سڵاو عزیزان، لەگەڵتاندا دەبم لە ڕێگای کەناڵی دیمەن بۆ پێشکەشکردنی بابەتێکی تر لەسەر تەندروستی و لە جوانی. هیوادارم بتوانین سوود بە ئێوەی ئاسیس بگەێنین. ئازیزان، بابەتی ئەو ڕۆمان لەسەر پشتێشەیە. پشتێشە بەداخەوە ئەوڕۆ بۆتە نەخۆشیێکی باو لە ناو کۆمەڵگای ئێمە. ئەگەر چی ساڵانی ڕابردوو مەسەڵەن لە کۆنزەمانەوە پشتێشە زیاتر کەسانی بە تەمەن دەیانگرت، بەڵام ئێستا بەداخەوە گەنج و ئەوانەی کە تەمەنیان لە 40 بۆ 50 ساڵە کە ئەو تەمانانە تەمەنێکی ئاساییە، ینی ناسێتە ناو تەمەنی پیری، بەڵام خەڵکەکی زۆر کێشەی پشتیان هەیە، ئەویش بەهۆی ناڕێکی بەرنامەکانی ئیشوکاری ژیانی ڕۆژانەمان و دیسان ناڕێکی لە جوولەکانمان و لە قورسی ئیشەکانی ڕۆژانەمان. چەند هۆکار هەنا کە لە سەرەتاوە پێویستە ئینسان ئاگداریان بێتن بۆ ئەوەی کەمتر تووشی ئەو کێشەیە ببی. هۆکارەکان یەکەمیان ئەوانەی کە زۆر دادەنیشن، ئەوانەی کە زۆر دادەنیشن بۆ چەندین ساعت لەسەر کورسیەکانیان دادەنیشن، بێگومان بەهۆی ئەو هەموو کاتە زۆری کە دادەنیشن ناتوانن پشتیان بەڕێکی بهێنەوە، بە تایبەتی منتیقەی خوارووی پشتیان ئەو مەزموعە فەقەراتەی کە هەیە لەگە بەو شێوەیە بەڕاستی بەڕێکی دابنیشی کێشەت نابی، بەڵام زۆری بەو شێوەیە دانیشتەکان ئەوە لەو حاڵەتەی توش دەبێت. هەموو زۆری سایق تەکسیەکان، زۆری ئەو کەسانێک کە دادەنیشن تووشی ئەو کێشەیە دەبن، بەڵام ئەگەر گوتمانەگە دانیشتەکەت بەو جۆرە بیتن نەخێر بۆ چەندین کاتژمێریش دابنیشی تووشی پشتێشە نابی. هۆکاری دووەمیان بەو کەسانەی کە زۆر بە پێوە ڕادەوەستن. ئێستا لەوانەیە پرسیار دروست بێ وڵێ باشە ئایدی کەسێک کە هەموو سەعاتە دەڕوا بۆ ئەو توش نابێ. ئەو کەسانێک کە زۆر بە پێوە ڕادەوەستن ناتوانن ڕاوەستانەکانیان لەسەر یەک شێواز بێ، بە تایبەتی بۆ خانمان بۆ لەسەر یەک شێواز بێتن کە ڕاوەستانەکانیان بەو شێوەیە ئیدی دەکەونە سەر لایەک لە لایەکان، یاخود بەو زۆرەی کە پێویستیانە خۆیان دەگونجێنن لەگەر کارەکە، بۆیە ناڕێشیەک دروست دەبیتن لە کاتی ڕاوەستانیان، ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە تووشی ئینزیلاق ببن، تووشی کێشەی پشت ببن. زۆرێکی تریان ئەو کەسانن کە کارەکانیان قورسە، جوولەکانیان ناتەندروستە، بەڵام بە حوکمی ئەوەی کە ئیشەکەیان وایە بەبەردەوام لەسەر ئەو جۆرە کارە قورسە بەردەوام دەبن، ئیدی بێگومان ئەوانەش تووشی پشتێشە دەبن، تووشی ئینزیلاق دەبن. کێشەی گەورەی ئینزیلاق لەوەدایە کە زۆربەی ئەو کەسانێک کە توش دەبن، 150 ئەو کەسانێک کە توش دەبن لە سەرەتاوە هەستی پێ ناکەن. لە سەرەتاوە هەست بەو ئازارە ناکەی هەتاوەکو بە تەواوەتی ئینزیلاقەکە دروست دەبێتن، ئەو کاتە کە دەگاتە ئەو ڕادەی کە بۆتە نەخۆشی، ئەوجا ئەو کاتە ئازار لەلا دروست دەبێتن و هەستی پێ دەکەی. ئێمە بۆ ئەوەی خۆمان پارێزی لە ئینزیلاق و پشتێشە، هەموو کەسێک وەرزش بکە لە ماڵەوە، لە هۆڵە وەرزشیەکان وەرزش نەکە. پێویستە چەند جوولەیەکی وەرزشی ئاسان هەیە بیکەین، هەتاکو ئێمە ماسوولکەکانی پشتمان بەهێز بێ کەمتر تووشی ئینزیلاق دەبین. دەبێت ماسوولکەکانی پشتمان بەهێز بێت.
ماسوولکەکانی پشت بەهێزبوونی کە بەو شێوازەی هەیە کە تەمرینی بۆ دەکەین دواتر بیبینن زۆر بە ئاسانی دەتوانی لە ماڵەوە ئەنجامی بدەیت ڕۆژانە دەتوانی دووبارەی بکەیەوە بۆ ماوەیەکی درێژ تۆ بەهێزترین پشتت دەبێت کە ئەوەش ئەبێتە پاڵپشتیەک بۆ تۆ کە بە ئاسانی تووشی ئازاری پشتێشە و تووشی کێشەی فەقەرات نەبی. خۆپاراستنی دووەم ئەوەیە کە تۆ ینی زگت گەورە نەبێت ماسوولکەکانی زگت خاو نەبێت بەهێز بێ ئەویش دیسان دەتوانی چەند جوولەیەکی ئاسان هەیە بۆ بەهێزکردنی ماسوولکەکانی زگت لە ماڵەوە ئەنجامی بدەیت. ئێمە ئەگەر بمانەوێت کەسێک بێنین کە کێشی ئاساییە و کەسێک بێنین کە قەڵەوە بێگومان یەکسەر دەست بۆ ئەو کەسە دەبێنین کە قەڵەوە کە ئەو ئازاری پشتی زیاتر هەیە بەهۆی ناڕێکی لە پشتیەوە بێگومان دروست دەبێت. بۆیە زۆر گرنگە بتوانین پارێزگاری لە کێشی خۆمان بکەین لێ نەگەڕێن قەڵەو بین بۆ ئەوەی تووشی پشت ئێشە نەبین. چەند جوولەیەکی وەرزشی هەیە بۆتان ئەنجام دەدەین بۆ ئەوەی بە ئاسانترین شێوەش دەکرێتن بۆ ئەو کەسانەی کە تووشی پشتێشە بووینە بۆ ئەوەی ببێتە ماوەی شفا و دوور بن لە ئەنجامدانی نەشتەرگەری. ئێمە تەنها کاری ماوەیە کە لە ڕێگای وەرزشکردنەوە ئامۆژگاری بکەین بە ئێوەی عازیز و خۆشەویست و ئەو تەمرینانەشتان پێپشان بدەین کە باشە بۆ ئەو نەخۆشیە. فەرموون ئێوە ئەو تەمرینانە. سەیریکە ئەوە بۆ بەهێزکردنی ماسوولکەی پشت بیکە بە بەردەوام بە بەردەوام بە بەجیان بە بەردەوام بە بەڵام پێویستە ئەو بەشێت ماسوولکەکانت کە هەردەستیەوە قەوسایی لەگەر دابی باشە بەو شێوەیە کە دەیتە خوارێش خواراییەک بکەویتە سەر ئافرین دەی دیسان بەرزبەوە دیسان خۆت قیتکەوە سەیریکە دەی بەردەوام بە خێراترکە ئافرین ئەلێرە کە دێتی ئێرە دەبێت ڕابۆستی پشت تەواو ڕاست بیتەوە ئەو زەوەرەوە خوارێ دیدی ئەوە ڕۆژانە 3 جار هەر جاری 30 جار بیخەی تۆ دەبیە خاوەنی ماسوولکەیەکی پشتی بەهێز ئەوەیان دەستەکان خۆشوی زۆر زۆر باشە دەست خۆشوی ئەوی تریان هەلا ئەلارزەکەی لەوێ دەسە پشت درێژ بە زەحمە نەوی تەواو درێژ بە باشە هەردوو چۆکەکانت نوشتێنەوە باشە دەست خۆ سەر چۆکت و ئابهینەوە باشە دەست خۆش ئەوەش بە هەمان شێوە کە دەیهینی ئەوە ڕایدەگری هەتا 30 دەژمێری کە تەواو بوو قاسەکانە دێنی لای دەنێەوە باشە دیسان فەرموو هەتا 30 دیسان ئەوە بەو شێوەیە دەیژمێری بەوەی بەو شێوەیە دەیژمێری دەستخۆش 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 بەدە ئەوەی تریشیان چۆکەکانت ئەوا لەگەر یەکتری دەم بەیەکەوەی دەنووسێنی لە بۆ لاتەنیشتەکان دەینێ خوارێ ئەوەندەی پێت دەکرێت بژمێرەوە بژمێرە 1 2 3 هەتا 30 بژمێرە دەستخۆشبی دەستخۆش هەتا 30 دەژمێری لە بۆ لایەکەی کەش 1 2 3 4 5 هەتا 30 دەژمێری ئەو 3 تەمرینە لە ماڵەوە زۆر زۆر بە ئاسانی دەکرێتن دەتوانی ئەنجامیان بدەیت بۆ ئەوەی بتوانی
کێشەی پشت لە خۆتی دوور بکەیەوە. دووادارم توانی بێتمان لە ڕێگای ئەو بەرنمەیە سوود بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنین لەگەر یاریزانی ئازیز ناوچوو کاکتەنیا زۆر زۆر سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوو. سەد ساڵ.